دامەزراوەی پەروەردەی فام بە لۆگۆی نوێوە درێژە بە ڕێڕەوی زانستی خۆی دەدات و ئەستێرەی درەوشاوی خۆی لە ئاسمانی فێربوون و فێرکردن بەرزەفرتر دەکا. دامەزراوەی پەروەردەی فام لەم ساتە بەدواوە لۆگۆیەکی یەکشێوە و یەکجۆر دەکاتە نەخش و نیگاری تەواوی ناوەندە فێرکاریەکانی بە لۆگۆیەکی سادە، ئەمما واتە بەخش کەم ڕەنگ، ئەمما فرەواتە دێتە بەردیدە و زیهنی ئازیزانی. ئەم نوێگەری و نوێکاریە بە ڕووکار و بەناوەڕۆک پەیامی هەیە، پەیامی پێشەنگی و نایابی، پەیامی باڵای بەرزی، ناوازەیی و دەگمەنی و جیاوازی. فام لە ساڵی 2017 وەکو یەکەمین ناوەندی فێرکاری بە زمانی ئینگلیزی لە دەڤەرەکە دروشمی نایابی دەکەینە باو پابەندین بە پێشەنگی هاتە کایەی پەروەردەی و فێرکردن. زانستیانە و پشت بەست بە بنەما و بنچینەی زانستی ڕۆڵێکی بەرچاو و کاریگەری جێڕا لە پانتایی پەروەردە و فێرکردن. هەنگاوەکانی، ئەنجامەکانی، بەرهەمەکانی و چالاکیەکانی مایەی متمانە و موژدانە بوون. ئێستاش وەکو گەورەترین ناوەندی فێرکاری بە 5 دامەزراوەی پەروەردەیی بەشداری کارای هەیە لە پرۆسەی فێرکاریدا. لۆگۆی نوێی دامەزراوەی پەروەردەی فام بە شێوەیەکی بازنەییانەیە کە هێمایە بۆ نەوەستان و نەپچڕان و بەردەوامی. 3 پێکهێنەری سەرەکی نەخشی لۆگۆکە پێکدێنن کە هەر یەک لەم پێکهێنەرانە واتا و گوزارشتی خۆی هەیە. یەکەم قەڵەم، سیمبول و ئاماژەیە بۆ فێربوون، فێرکردن، زانین، زانیاری، وشیاری، وریایی، خوێندن و خوێندنەوە و پێشکەوتن. دووهەم گوڵەگەنم، هێمایە بۆ ژیان، بوون، ژیانەوە، بەردەوامی، مانەوە، بوژانەوە، هیوا و ئومێد. سێم ئەستێرە، سیمبولە بۆ گەشانەوە و درەوشانەوە، ڕۆشنایی و ڕووناچی. دامەزراوەی پەروەردەی فام.